طبعا پارتی دوای ئەوەی کە ئێمە دەورێکی ئەساسیمان هەبوو لە پەرلەمانە لە ماوەی ئەم 2-3 مانگا لەسەر بابەتی سوتەمەنی و لەسەر بابەتەکانی تر حتا بابەتی بلەبەرزکردنەوەوانە کە لە لژنەی ڕەتیە بوو بە لژنەی مالیۆ لەگەڵ کاک ئەحمەدی حاجە ڕەشی سەردانی وەزیرمان کردو ئەوەی کە ئێستا ئەکرێ هەمووی لەسەر ئەو خوتواتانەی ئێمە ئەکرێت کە کات ئێمە دەستمان پێ کردووە و زەخت لە ئەمانەکەن کە ئەیکەن پارتی پێی باش نییە نە من لە لژنەی نەوت بم نە ئەحمەدی حاجی ڕەشید لە لژنەی مالیە بێ ئەبێ ئەوە بزانن ئێمە دەستبەرداری مافەکانی خەڵک نابین وزارەتی سامانە سروشتەکان پێشەوەی بێ لە ژێر تەسیر و کاریگەری ئێمە و زەختی ئێمە زوو بەنزینی کرد بە 750 بۆ لەبەرەوە کە هات یان کە نووسراوی بۆ مانگە بڵێ کاکەوە بەنزین کورە بە مەدعوم من ئەمە مەدعومی نازانم ڕاستە ئەمە قۆناغێکی موهیمە توانیمان وایان لێ بکەین بەنزین بکەن بە 750 بە ڕێژەیەکی زۆر بەڵام خۆ هەر بەنزین موهیم نییە ئەی گاز ئەی نەوتی سپید و ڕۆژتر زستانە ئەی مەحەسەبە ڕەبتی نییە بێ ئەمە ئیش لەسەر نۆرماڵەکەن بەڵام نۆرماڵە کوالیتەکەی باش بێ نەک نۆرمالە کوالیتەکەی خراپ بێ